بەناوی خوای گەورە میرەبانە زانم سڵاوتان لێبێت ڕۆژێکی نوێ و کۆتا ڕۆژی هەفتەیە کا دەکاتە ڕۆژی چوارشەمە لە گەشتی شیکاری وەرزشی لەگەڵەوەی بەڕێز و خۆشی سپێک دەگەینەوە باس لە دەرەنجام و کۆتایی هاتنی هەڵبژاردەکانی مۆندیالی 2026 مەکسیک کەنەدا ئەمریکا دەکەین کە دواهەمین بلیتیان لەلایەن هەڵبژاردەی عێراق و یەکلا کرایەوە و لە ئەنجامەکانی شەوی ڕابردوو کە جارێکی دیکە بووە بە هەڵایەک لە نێو میدیادا سێ بارە نەگەیشتنەوەی ئیتالیا بوو بایەرەکانی مۆندیال بۆ سێم مۆندیالی لەسەرێک ئیتالیا نەیتوانی بگاتە یاریەکانی مۆندیال بۆیە ئەمڕۆ ئێمە قسە و باس دەکەین بەو ڕووداوە مێژوویی کە عێراق توانیت دوای 40 ساڵ جارێکی دیکە بگاتەوە یاریەکانی مۆندیال و هەروە بێبەشبوونی ئیتالیا لەگەیشتن بە مۆندیالی 2026 و ئەگەر و پێشاتەکان بۆ ئەو حاڵەتانەی کاتن و لەگەڵیشیدا هەرەکە لە هەڵبژاردەکانی کۆماری کۆنگۆ و هەروە هەڵبژاردەی سوید و هەڵبژاردەی تورکیا و هەروە هەڵبژاردەی چیک بلیتی گەیشتنیان بە مۆندیال بڕی و هەڵبژاردەکانی پۆڵەندا ئیتالیا کۆسۆڤۆ و هەروە هەڵبژاردەی دانیمارک بێبەش بوون لەوەی ئەو بلیتە ببڕن و هەروە لە پاشکۆی جیانیشدا هەرێکە لە هەڵبژاردەکانی کووتمان کۆنگۆی دیموکرات و لەگەڵ عێراق گەیشتە مۆندیال بەڵام پۆلیڤیا کە نوێنەرێکیشی شوێری ئەمریکای باشوور بوو و هەروە جامایگە کە نوێنەرێکیشی شوێری ئەمریکای باکوور بوو ماڵاوایان کرد و نەیانتوانی گەیشتن بە یارەکانی مۆندیال مسۆگەر بکەن و هەر شەوی ڕابردوو دو یاری دۆستانەشمان بەڕێوە چوو کۆمەڵە یاری زۆری دۆستانە بەڕێوە چوو بەڵام من باس لەوانەکەم کە خۆم بینەری بووم جێ ینی بەشێک لە یارەکەی ئەرژەنتین و زامبیا وەروە بەرازیل و کرواتیا کە بە تایبەتر لەگەڵ دەستپێکی یاری بەرازیل و بێگومان بە حکمی ڕوبەڕووی کرواتیا بووانێ یاری بەرازیل گرنگی زیاتر بوو بۆ بینەر بۆی کە بتوانێت قسێکی لەسەرکە و هەوڵەیەم یەک دوو دێڕژ لەسەرەوە بڵێم بەڵام ئەوەی کە لەسەر ئەرجەنتین حەزەکەم پێشەکی بڵێم ئەو خاڵانەی کە مای تێبینی بولای من تامان خۆتان نەزان ئەمە یاری ماڵاوایی مێسی ئۆتامێندی بوو لە هاندەرانی ئەرجەنتین و لە نێو یاریگاکانی ئەرجەنتین چونکە چی دیکە مێسی ئۆتامێندی بە درێسی هەڵبژاردەی ئەرجەنتین و بە تایبەتی لە نێو خاکی ئەرجەنتین یاری ناکەن مەگەر دوای مۆندیال یاریی ئەتیزالی خۆیان بکەن بە وەکو یاری وازێنان ئیتر لە یاری یەکجارێکی بیا خود تەنها یاری هەڵبژاردەی نێودەوڵەتی بێ ئەلەوە یاری بکەنەوە ئەم شەو دوامین یاری خۆیان لە بۆینس ئایرس بەرامبەر بە هاندەرانی تانگۆ ئەنجامدا ئەوەی کە خاڵ بێ و لای من گرنگ بێ من کێشم ئەو نییە 5 گۆڵیان کردووە 5 گۆڵیان لێکرا و میسی گۆڵی کردووە گۆڵی ناوە ئەوە هیچ لام گرنگ نییە ئەوەی گرنگ بوو حاڵەتی لێدانە سزاکە بوو کە لای من کارێکی ناوازە بوو لەوەی کە مەسی بانگشتی ئۆتامێندی کرد لە دوامین یاری خۆی بە درێسی هەڵبژاردەی ئەرجەنتین لە نێو خاکی ئەرجەنتینە بێت ئەو لێدانە سزایە جێبەجێ بکە و گۆڵیشی تۆمار کرد و تیادا سەرکەوتو بوون ئەوەی سەبارەت بە بەرازیلیشە بگومان بەرازیل بەرامبەر بە کواتیا یاریشی باشی کرد و تەواوی یاریزانەکان و پێگاتەکەی تاقی کردوانێ من ئێستەشی لەسەر بێ پێتانەڵێمەوانێ زۆر کەسەیە ڕەنگە یعنی ئەگەر بیرتان بێ با منە خاڵتان پێ بڵم بۆی کە هەندەری بەرازیلە منە قسەی بەس ڕووم لە هەندەری بەرازیلە ڕووم لە هەندەری تۆپی پێ نییە ئەو کاتێک کە ئەنچلۆتی لە ماوەی 4 ساڵە ڕانەری ڕیال مەدرید بوو بۆ ئێمە ینی بۆ کورت کارکردنی ئەنچلۆتی بەڕێوەبردنی ڕیال مەدرید شتێکی نامۆیە کورد ینی هەر حەزی بۆی خۆی تێکەڵی وەزعەکە بکە حەزەکە خۆی لەو بارەیەوە بدوێ قسەی لەسەرکە ینی خۆتان نەزانین بە لێشا هەمووی ئەمە تاکتیکە من باسی جیازی تاکتیک و تەکنیکم بۆ کردم بڕوا بکەنێ سەرۆی باسی تاکتیک و تەکنیکە مەرجنیە شارەزابێتە کە دەکە ڕەدەم حاڵەتانەمان باس کردوتەوانێ مەبەستەکە لێرە چییە؟ ئەو کاتەش باسیەوە ئەکرایان و ڕیال مەدرید پێویستی بە ڕانەرێکی ترە بەڵام بینیتان لە دوو تەجروبەیە هەم لە لۆپیدیژی و هەم لە ئالۆنسۆ دەرکەوت کە ڕیال مەدرید دەبێ بەم جۆرە مامەڵەی لێگەڵ بکەی بۆی بەڕێوە بچێت دوایی شتەکە پێچوانە بوو بۆیە بۆ دۆخی بەرازیل ێرسەشی لەسەر مادەرانی بەرازیل ئەڵم ئەڵێ منشلۆتی هێشتا لە پێگاتە تاقیکردنەوەیەوە سانگاندنی ئەم ڕانەرە لە پاڵۆنتی مۆندیالە یاری دۆستانەوەمانە پێوەری هەڵسەنگاندنی جەڵبژاردەیە نییە سەنگی مەحەق لە یارەکانی مۆندیالە دەبێت لەوێ چاڕێ بکەین
ئیتالیا جارێکی دیکە لە گەیشتن بە مۆندیال بێبەش بوو. کۆمەڵی خاڵ هەیە لەسەر ئیتالیا، تاوان باسی عراق دەکەم، زۆر بە تایبەت باسی عراقەکەم، بەس با جارێ باسی ئیتالیا بکەم لەبەرەوەی ئێستش خەڵکیی ئێمە وا هەیە وازانەی تر کە تۆ هەندەری ئیتالیا بووی نابێت بەرنامە بکەی کە تو بکە ئیتالیا دۆڕە دانیشی خەفەتی بۆ بخۆیت و دانیشی بە دیارە بەڵێ لەو 90 دقەی کە ئێمە یاریەکەکەین لەو 120 دقەی کە ئێمە یاریەکەین 10 دقە دوای کۆتایەتنی یاریەکە 20 دقە دوای کۆتایەتنی ساعتی دوای کۆتایەتنی یاریەکە وەکو شتێک لەبیری وزر تامێنێتانێ. بەڵام کاکە تۆ ئەبێ فەرقی خۆتکەی کاکە. من ئێستا خۆم وەرزشکردنم لە وڵاتانی ترا بینیومە هاندەرانی هەڵبژاردەکان و هاندەرانی یانەکانی ترم بینیوە کاکە ئەوان پەیوەست نین بە ئاینی ئیسلامەوە، ئەوان ئەوەندە لە بیری قەبریان نین، ئەوان بۆ دنیاژین وە هەموو خولیا و تایبەتمەندیەکیان بۆ بەوە. ئێستاشی لەسەر بێ بەڵە دەزانم لە نێو ئێمەشدا هەیە هەموو خولیا و حەزوارزان بۆ بە هەڵبژاردەکە و بۆ بەیانەکەی تر وەکی تر ئەمەیان لا گرنگە. بەس بەخوا کاکە لا ئێمەوان نییە. ئەوەش سەردەمێ بوو تەمەنی 13 ساڵە تاوە تەمەنی 25 ساڵیش بەخوا هەر بەو جۆرە بوون. بەڵام تو دوای بەم جۆرە نەماین بەڵیتر دۆخە بەم جۆرەیە. ئیتالیا دۆڕە ئیشی ئێمە چی؟ ئیشی ئێمە خزمەتکردنی خەڵکە. باس لە ئیتالیا دەکەین. تامان ئێمە نابێت لەم ڕاستیە حاشاڵەگرە خۆمان لاین. تۆپی پێی ئیتالیا لە دۆخێکی زۆر خراپە. هەمیشەم قسەیەمان کردو و کردومان نەتوانێت، هەمیشە و تومان نەتوانێت. ئیتالیا پێویستی بە گۆڕانکاری ڕیشەییە. ئێستاشی لەسەر بە ئیتالیا گۆڕانکاری ڕیشەیی نەکرد. تا پێش ئەمەش دیلۆرینزۆ لە بەرگریکاری باڵی ڕاستی یاری کردو، هەم لە سپلای سپالێتی هەم لە لای گاتوزۆش. تا ئێستش لە ئیتالیا تەنها بە ناوی تیپە گەورەکان یاریزان بانگەکرێ لە ئەڵبژاردە ئیتالیا لە پێگاتی سەرێکی پشتی پێبەستێ. یعنی کۆمەڵی کێشەی ناوخۆیی هەیە لە ئیتالیا بەڕاستی کێشەکەی گەورن و ئیتالیا ڕۆحیەت هەیە بەس کواڵیتی نییە، یاریزانەکان کواڵیتیان نییە. و بۆ ئەوانەشی گاڵێن ئیتالیا یاریی خراپی گریا ئیتالیا یاریکی نییە. ئیتالیا بە مێژووی یاری باشی نەکردو لەگەڵ بەرامبەرەکانە. ئیتالیا باش مامەڵاکە لەگەڵ دۆخی یارەکان. طبعاً ڕووداوەکانی یاری دوێنێ، ڕووداوەکانی بەڕێوەبردنی یارەکەی دوێنێ کۆمەڵی حاڵەتی تیا بوو. بەڵام جۆگرن من هەمیشە و تومەوێ لێمانێ کاتێ تو دیت باسی هەڵبژاردەی چۆکو ئیتالیاکەی بۆ ڕوبەڕووبوونەوەی بۆسنە نابێت لە هۆکارەکانی شکستا بچیتە سەر حاڵەتەکانی داوە، نابێت. ئەسا بەرامبەر ئیسپانیا بۆیە حەقی خۆتە، بەرامبەر بە فەڕەنسا بێ حەقی خۆتە، بەرامبەر بە ئەڵمانیا بێ حەقی خۆتە، بەرامبەر بە ئەرجەنتین بێ حەقی خۆتە. بەس بەرامبەر بە بۆسنە بیتە ناو حاڵەتە داوەریەکان نابێت. ئیتالیا لە کێشێکی گەورە. ئیتالیا بۆ دۆڕا لە هەمووتان ڕوونە. ئێمە با باس لەوە بکەین ئیتالیا بێت چی بکە. ئیتالیا بێ چی بکە؟ ئەم تیپە چۆن ڕێگە بێتەوە، ئەم تیپە چۆن هەنگاوانێ. یعنی وەرن با من ئێمە پێکەوە گفتوگۆیە بکەین، یعنی گفتوگۆیانە. تۆ مۆندیالی 2014 قۆناغی کۆمەڵەکان دەرکراوی، ئەوە 10 کۆمەڵەکان دەرکراوی. باسی یۆڕۆکان ناکەم، 18 سەر نەکەوتووی، 22 سەر نەکەوتووی، 26 سەر نەکەوتووی. چاوەڕێی چیت لە کاتێکە هەڵبژاردەی خوار 21 ساڵانی لاوانی ئیتالیا دەبینی لە پاڵۆنتەکان ناسێکی باشیە. ئیتالیا لە مۆندیالی تازە پێگەشتوان هەڵبژاردەکەی گەیشتە یاری کۆتایی. ئیتالیا لە مۆندیالی لاوان هەڵبژاردەکەی گاتە چوارگۆشەی زێڕین. ئەمە بە نمونە. ئەم لاوانە بۆ سوودی لێوەرگرتنن. ناوەکانی ئینتەر و یوڤە و ئەمە یاریزانی ئینتەر و یوڤە و یوڤە و فلان گۆڕانکاری ڕیشەیی دەبێ بکرێ. سەر لە نوێ ئەم هەڵبژاردەیە بونیا دەدرێتەوانێت لە لاوەکانەوانێ. ئێستا بێ ئیتالیا نابێ بڵێ بیرم لای یۆڕۆی 2028 نه. ئیتالیا بێ بڵێ بیرم لای مۆندیالی 2030 بۆ 4 ساڵی داهاتوویشکە. تیپێ دروستکە بۆ 4 ساڵی داهاتوو. چونکە تا بێت
تا هەوڵی تێکەڵەکردنی یاریزان بێت و تا هەوڵی یاریزانی تیپە گەورەکان بدەیت هەر بەم دۆخی ئێستێکی خۆ ئەگەر قسەیەکی حەق با بکەین من ئەگەر ڕەخنەیەکم هەبێ لەسەر یاریزانی ئیتالیا و لەسەر تۆپی پێی ئیتالیا بڕوا بکەن هەرگیز لەم پێگاتی ئیتالیا و لەم یاریکردنی ئیتالیا نەبوو چونکە زروفی دوێنێ یاریکردن بە یاریزانە و باجەکەی باستۆنی وای لە ئیتالیا کرد ئەی بە پرسیارەتەکە لەم لی باستۆنی یاریزانەکانی تر ئەو پەڕیتوانای خۆیان کرد بە درێژای 75 خولەک بە یاریزانەوە یاریان کردو لە ژێرە و زەختیان دەرانەیە یعنی ئەمە تێبگەن لەوەی کە ئیتالیا بۆ دڵخۆش بوو لەوەی کە بەرامبەر بۆستنەوەسا بەرامبەر وێڵزنەوەسا بڕوا بکەن ئەم ئیتالیا ڕوبەڕووی وێڵز ببوایەتەوانێ بەشکە لەو دڵخۆشیە تێبگەن کە یاریزانەکانیان بوو ڕوبەڕووی وێڵز ببوایەتەوە لە نێو خاکی وێڵزا لە نێو ئەو هەمووان دەرا لەم زروفە ئێستا ئیتالیا بە جیازی 3 گۆڵ کەمتر نایدۆڕە چونکە ئیتالیا تیپێکی زۆر بێکواڵیتیە ینی ئەم یاریزانانە جیاواز لەوەی کە بەشداری مۆندیالی 2022 نەکرد بەرپرسیاردەکەشان هێندەی یاریزانە نییە کە لە مۆندیالی 2010 بوونەوەی سەرنەکەوتنی ئیتالیا و ئاوایان ڕشتکە دوایەوە بوو بە شتێکی بەردەوام ئەین بەرپرسیارەتەی یاریزانانە کەمترە چونکە زروفی ئەم یاریان جیاواز بوو ئیتالیا کە مۆندیالی 2022 سەرنەکەوتووە بەرپرسیارەتەکە لە ملی یاریزانانە چونکە لە نێو خاچی خۆتەوە بەرامبەر بە مەقدۆنیای باکوور سەر نەکەوتووی ئیتالیا 2010 کە سەر نەکەوتووە تۆ بە 2 یاری نەوتوانیەوە گۆڵی لە سویتی پرشانی مۆندیال نی بەرامبەر مەقدۆنیا لە نێو خاچی خۆتا دۆڕاوی نەوتوانیەوە گۆڵێکی لێ بێ پرشانی مۆندیال نی بەس ئەمیان وەکو یاریزان من وەکو یاریزانەکان بۆ باسەکەم نەگەوەی پێ بڵێم ئیتالیا شایستەی گەیشتن بە مۆندیال بوو نا بەس وەکو زەمبی ئەم ینی بەراورد یەکەم بە ئیتالیاکانی تر ئیتالیا بە ئیتالیا بەراورد دەکەم ئەلەم حاڵەتەوانێ ئەم پێگاتی ئیتالیا کەمترین بەرپرسیارەتیان لە سەرەتا و دوو پێگاتی تر بۆیە ئەوە دەنگەکانی جوان بەوەی کە ژینارۆ گاتوزۆ لە پۆستەکەی بەرداوامە بێ من بە قەناعەتی خۆم من باسی خۆم دەکەم بە شارەزاییم لە هەڵبژاردنی ئیتالیا بە شارەزای متعاملە من پێم وایە دەبوو گاتوزۆ ژیرانەتر بڕیاری باە لە پشبەستنی بە یاریزانەکان لە گۆڕانکارێکان لە بەشداری پێکردنی یاریزانەکان و لە واسێنان لە ینی گاتوزۆ کەساتێکی کاریزمایی هەبوو لە یاریکردنا و حسابی بۆ هیچ کات بۆ چواردەورەکە بۆ بەرامبەری نەکردووە بەڵام لە بەڕێوەبردنی ئیتالیا بەم جۆرەی نەکردووە بۆیە ئیتالیا دەبێت سەر لە نوێ بنیاد بنێتوانێت چۆن گەلی یابان بڕیاریاننا لەوەی کە ئیتر تۆپی پێ واقعیەتێکە لەگەڵ ژیانە بێ بەڕێکن و هاتن فیلم کارتۆنی کاپتن ماجیدیان دروستکرد کە خۆتان هەمووتان دەزانن کە ئەمە ساڵی 1970 یاخود 1970 دروستکراوە و دابەزیوە لە نێو خاچی یابانە و وای کرد ئەو منداڵانەی کە گەورەیە بوون لە یابان سری فیلم کارتۆنی کاپتن ماجیدیان کرد و حەزیان بۆ تۆپی پێ دروست بوو هاتن خولیای تۆپی پێکەوتن ساڵی 1998 بۆ یەکەم جار یابان گەیشتە یاریەکانی مۆندیال و ئەم حەز و خولیایە بە شێوەیەکی ئەکادیمی پەرەیان پێدا یعنی یابان و تۆپی پێ زۆر لە یەک دوور بوون ساڵی 1970 ساڵی 1970 یابان و تۆپی پێ بە تەواوەتی لە یەک دوور بوون ئێستا دوای 46 ساڵ ئەبینیت یابان لە بەرازیلە باتەوە لە ئەڵمانیا باتەوە لە ئیسپانیا باتەوە شەوی ڕابردوو لە ئینگلتەرای بردوتەوە لە سەنیگالە باتەوە سی ئەو پێشکەوتنە بۆ دەبری بناغیان بۆ دانا ئیتالیایت گەورەیت 4 نازناوی مۆندیالت هەیە ئەومی بۆدا تۆ ئێستا سەر لە نوێ پێویست بە دانانەوەی بناغەیە بۆ ئیتالیا و دەبێت دەم بناغەیە دانیتەوە ئەبێت چۆن یابان 78 و 79 بینی لەو کرێتەوە بچێتەوە تۆپ بێ بە ئیتالیا ژاوابیر بکاتەوە بەم جۆرە بچێتەوە نێو تۆپ پێ بۆی کە لە مۆندیالی 2030 بێبەژەبێت چونکە ئێستا یۆرۆ ئەمانە قیمەتی نییە بۆ ئیتالیا بۆ شعبی ئیتالیا ینی ئێستا سەیریکە نێمەی هاندەرانی ئیتالیا یعنی زۆر ڕازگویانە پێکەوە بدوێت من چەندێکە لە دوای یۆرۆوانێ
بیرم نایە کە پۆستێکی و نەجددیم لەسەر ئیتالیا کرد بێ یا ئەو نەبەجدی لەسەر هەڵبژاردە ئیتالیا بدوا بێت من دویاری حەسمە نەبێت کە ئەنجامیە ئەمەی کە بەرامبەر ئێرلەندای باکوور و بەرامبەر بە بۆسنانجابە بەڵام هەموو پاڵاوانتێک لە دوای یانیکسینێنی یانیکسینەرە یاریزانی تێنسی سەرزەوی کە ئیتالیا تدا لەبووی ئەم بە ئاڵە ئیتالیا و عالەمی ئیتالیا پێوەشتا جا بابەتەکە لێرەوەی ینی ئێستا ئێمە پێش دەستپێکی بەرنامەکە کاگونەرمانەیە لە کۆنتترۆڵی ژۆکو خۆم هاندەری ئیتالیاوی ژۆکو من هەر هاندەری سینەرە جا باسمان لەوە کرد ینی بەجددی ئەم تۆپی ئیتالیا شانی خەفەت لێ خواردن نییە سینەر پاڵانتی و سوورالای کراوەی دۆڕان دەردڵدڵمان زۆر کرد پێکەوانێ و باسمان لەوە کرد ینی لەسەر دۆڕانەکانی سینەر قسەمان بەس سەر لەسەر ئیتالیا هیچ شتێکمانەوە بوو ئەمێ ئەوە تامۆڕم بکەم سینەر لە ئاستێکی باڵایە یاریەکە یاریزانێکی باڵایە کاتێک کەتە دۆڕێ یاریزانێکی ئیملاق و کۆمەڵە توانایە کۆمەڵی بابەتە هەیە کە تۆ بتوانانی قسەی لەسەرکەی کە تۆ بتوانانی قسەی لەسەرکەی لەسەرەوەی کەیتە ئەمە بۆ دۆڕیانی وکە بەس لەسەر هەڵبژاردەی ئیتالیا بڕوا بکە ئیتالیا زۆر زۆر خراپە بۆیە من لەگەڵ گۆڕانکاری ڕێشەی هەڵبژاردەی ئیتالیا ئەمە قسەی منە لەسەر تا من لە هەڵبژاردەکانی تر سوید واروەها هەڵبژاردەی تورکیا و هەڵبژاردەی چیک گەشتنیان بە یاریەکانی مۆندیال مسۆگەر کرد و سوید بە سوودوەرگرتن لە ئەنجامەکانی نیشن لیگ توانی بگاتە یاریەکانی مۆندیال لەبەرەوە ئەم عەقڵیەتە فڕێیە کە پێی گاڵتە بکەی بەوەی کە کوبا ئەمریکا 2 ساڵ لەسەر یەک ئەنجامێنێت چونکە سەبەبی خۆی هەیە ئەمە یاریەکانی ئەم کیشوەرەیە ئەو عەقڵیەتە فڕێبە کە پێی بڵێ نیشن لیگ فەرمینیە ئەو سوید ئەو بەرهەمی نیشن لیگە نیشنز لیگ پاڵاندێکی فەرمی وفایە ئەچمە سەر ئەمریکای یاخود پاڵاوتنەکانی پاشکۆی جیانی کۆنگۆ لە جامایکای بردەوە ئەوەی کە گرنگە عێراق ئەم جارە من دوێنەش پێم وتم ئێستا ئەو بیانوەمان نەماوە بڵێ عێراق بەس شیعە و سوننێ ئەو بیانوەمان نەماوە بڵێن عێراق یاری بە یاریزانی کورد ناکە ئەو بیانوەمان نەماوە بڵێن وەڵا ئەمە کوردایەتی و نازام چی تۆ نابێ نمونەی 6 کەس بە نمونەی هەموو عێراق وەربگری بە هەموو گەلەکە وەربگری یعنی ئەم شەو ئەوەی ئاکام هاشم و مێرخاس دۆستچی و یوسف ئەمین و ئەیمەن شێر و مارکۆ فەرەج ئەنجامیاندا بە بەرزکردنەوەی ئاڵای کوردستان پاش کۆتایی هاتنی یارەکە لە خۆپشاندانی ملیۆنیش گرنگتر بوو بۆ میلەتی کورد لە خۆپشاندانی 2 ملیۆنیش گرنگتر بوو چونکە لە شوێنێکە لە ڕێگەیەکە لە پێگەیەکە ئاڵاکەیان نمایش کرد کە هەموو گۆی زەویی بینی هەموو گۆی زەوی تەنانەت باشترین تەوقیتیش بوو لەوەی کە چی لەوەی کە عێراق دوهەمین هەڵبژاردە بوو کە گەشتنی بە یاریەکانی مۆندیال مسۆگەر کرد یعنی ئەمە مانشێتی هەواڵەکانی هەموو جیان باس لە مۆندیال دەکا و بە تایبەتی هەڵبژاردانەشی کە بەشداری مۆندیال کاتی عێراق دەبێتە دوامین هەڵبژاردە بەشداری مۆندیالەکەکە ئەبێتە مانشێتی هەموو یعنی هەمویان باسی لێوەکەن کە ئیترۆڵن هەڵبژاردەکان قەپات بوو ئەو نمایشەش بە ئاڵای کوردستانەوە ئەو تافەگەری و ئەو چقی چسمەی و ئەو ئەگەر لە ڕابردووشە لە عێراق بوو بێ ئێستا نەماوە پرۆسەیری پۆستەکان بکەن کۆمەڵی پۆست ینی پەیجە عێراقیەکان هەمویان ینی باسی ئەوەکەن ئێستا هەرم پەیجانە ڕەنگە پێشتر پۆستیان بە جۆرێکی تر کرد ئێستاڵێن عێراق بۆ هەموو گەلوونەتەوەکان لەبەرەوە کوردایەتی بە عێراقی بوون ئێمە مەفرۆشنەوە ئێمە عێراقین ئێمە کوردین و کاتێ لە هاوشانی عێراقی شارەکەین وەکو ئاکان باشم وەکو هاوڕێکانمان شانازی باڵای کوردستانەوەکەین ئێمە دووفاقی ناکەین لەوەی لەم سەر کوردایەتی بکەین لەو سەری شەو لە ژێرەوە بچینەوانێ عێراق چێتی بکەین هەر بە ناوی کوردایەتیەوە و ئەمەشی کە کردیان یاریزانە کوردەکان جارێکی تر دووپات یەکەمەوە لە خۆپشاندانی 2 ملیۆنیش گرنگتر بوو بۆ ناساندنی ناسنامەی کورد بۆ نیشاندانی ئاڵای کوردستان
لە نێو یاریگاکەیە جوان جوان کە تەواو بوون ئاڵای عێراق ئاڵای کوردستان لە پاڵیەکە دانرا و یاریزانەکانیش لە چواردەوری کۆتابوونەوە. ئەفوو کۆچەرگیان ئێستا باسی هەموویانەکەم براکەم بەخوا کاگی واگەم لە هەواڵی یانەکان نییە با بابەتەکەم تاواکەم لەسەر عێراق. طبعاً ئەمە بابەتی ئەوی گراهەمانڕۆڵ من هەر ساتی دەست بەکاربوونی گراهەمانڕۆڵ لەسەر ئەم مێزە کاتێک ئاساس دوور خراوانەی لەگەڵ مامۆستا ساجد و لەگەڵ پێما بێ کاگۆرانە بوو یا کاکبرارا بوو بەرنامەمان کرد وتم ئەو خێش عێراق دەنجاتی بوو لە کاساس شکر ڕانەری شوێنان کە بزانێت تەعامل لەگەڵ تۆپی پێ عێراقیە بکە. ئیسپانی نییە کاساس کەیفی خۆیت تۆپی پێ عێراق تەعاملێکی جیاوازیە ئەبێت تۆ بێت خۆت گونجێنی لەگەڵ تۆپی پێ عێراقە نەک دانیشی فەلسەفە لی تۆ تۆپی عێراق تۆپی پێ عێراق بخەیتە سەر ڕیتمی خۆت. وازەحە عێراق لەم ڕێوە بەخەونەکەی گراهەمانڕۆڵ مامەڵێکی زۆر تەندروستی لەگەڵ عێراقا کرد لە گۆڕانکارەکان کرد یعنی بەجددی لە ڕووی بانگشتکردنی یاریزانەوە ئەو یاریزانەی بان کرد کە بۆ بژاردەکە سوودیان هەیە ینی چی یاریزانێکی عێراق شەوی ڕابردوو ئاستی خراپ بوو من بەخۆتانەوە ڕاستە ڕەنگە زۆر تەنگلیتان لە ئیبراهیم هەبایی شەبێ بەڵام لە ڕووی لایانی تاکتیکی و ئیبراهیم بایش سوودێکی زۆری باڵبژاردەی عێراق گیان هەموو یاریزانەکان توانیانەوە پەڕیاستی خۆیان پێشکەش بکەن و بۆ پەڕی دڵسۆزانە یاریان کرد لە هەمووی گرنگتر طبعا هەموو یاریزانەکانی عێراق تایبەت بوو بەس من ئەوە باسەکەم کە تایبەتە بەخۆ نازانم مارکۆ فەرەج بەشداری کرد تایبەت بوو یوسف ئەوی لە توانایە بوو کوڕە دەربەنی خانی هەوڵی یا کردی مەرخاز دۆسکی کوڕەبادینی ئەوەی کە توانی لە توانایە بوو کردی یعنی هەموو یاریزانەکان بەبێ جیاوازی بەجددی ئەوی لە توانایانە بۆ ئەنجامیاننا ئەو ئەیمەن حسێنەی کە کورد گاڵتەی پێیەکە گۆڵی سەرکەوتنی عێراقی کرد بۆ گەیشتن بە یارەکانی مۆندیال گاڵتەوە بەشداریکردنیەکەن لە گەرمە یعنی بەچتی ئێمە سەرقاڵی کۆمەڵێ شتین کە خۆشمان نازانی خەریشت یعنی یار بەجددی لە یەکەم ڕۆژی ئەو حاڵەتەکەش کە کاتی شێدکردنی ئیسماعیل هەنیە ئەو کاتی ئەم جەنگی ئیسرائیل وێرانە ڕوویە گاڵتە بە یعنی مەحەلیلمان بۆ دروست بوو کاکە گاڵتەیان بە جۆری ساڕۆخ و بۆیلەر و یعنی فشقیاتیان بەشتی وایە کە سوبحانەڵڵا پرۆفیسۆری هەموو شتێکمان هەیە بەس بەخوا لێشی نازانن بێتەمان قسەی خۆیان هەرەکەن بەس ئێستا ئەو نەوەعانەی کە باسی بۆیلەر و ئەم شتانەیانەکەی سەر کەلیمە لە دەمیان نایەتە دەرەوە دانیشتون بە دیوێکی تر تەحلیل بۆ دیوێکی ترەکەن یا زۆر مشکلیە تەعاملکردن لەگەڵ ئەم جۆرانە ئەی بەخوا بۆ هەموو شتێکم حاڵەتانی تیە ئەوەی کە بۆ من تایبەت و بەجددی پێتان بڵێم ئاکام بوو ئاکام هاشم کوڕە هەولێری شاری قەڵامولارە بەڕاستی ئەوەی ئاکام ئەیکا ئەوەی ئاکام پێشکەشیەکە ئەوەی ئاکام ئەنجامی دەدا ئەو جورئەتی لە ئاکام هەیە ئەو خۆگونجانی لە ئاکام هەیە ئەو عەقڵیەتە پیشەگەری لە ئاکامە هەیە لە ڕووی تەعاملکردنەوە بڕوام کەن داوای لێبوردنم لە هەموو یاریزانە کوردەکان هەیە داوای لێبوردنم لە هەموو یاریزانەکانی یانی نەورۆز و هەولێر و دازاخ و دووهۆک و هەمووتانەیە یعنی ئەبێ بمبورن بە داوای لێبوردنەوەم قسەیەکەم بەڵام بەخوا بڕوا بکەن عەقڵیەتی یاریکردنی ئاکام زۆر لە پێش هەمووانەوە زۆر لە پێش هەمووانەوە کوڕێکی خۆگونجێنە کوڕێکی جەریئە کوڕێکە شەرمن نییە یعنی سیکەن لە نێو چوار دیفاعی هەڵبژاردەی عێراقەکاری کردو ئاکام تازەترینیان بەڵوان بڕوا بکەن لە ڕۆڵ لە جۆری مامەڵەکردن و لە جۆری تەعاملکردن و لە جۆری خۆ دەرخستن وانیشانیاوە کە عەلی حسێن ڕەحیمی منتەخەبی عێراق هەڵبژاردەی عێراق بڕوا بکەن لە عەلی حسێن ڕەحیمەش گەورەتر تەعاملەکە ئەمە بەجددی عەقڵیەتی پەروەردەی و کوڕێ کە لە کاتن سەمیر بابۆوە دەستی ماندووبوونی من هەرگیز سەمیر بابۆ لە یاد ناکەم ینی ئەم یاریزانانی کە پێ دەگەن شانازیەکەم بە پێگەی دەرکەوتنیان کە لە پێشمەرگی و لێر تواناکانی ئەم کوڕی دەرخست
دواتر بۆ هەولێر و دواتر بۆ ڕیزی هەڵبژارد بۆ یانە عێراقیەکان و زەورا و شوڕتە و دواتریش ڕیزی هەڵبژاردی عێراق من دەستی ڕانەرەکەی دەستی ماندووبوونیە گوشم و جارێکی ڕێز و سڵاوم وێ بۆ کاتن سەمیروا بۆ کە کوڕێکی ئەوەی پێگەیان کە ئێستا هەموو تاکێژی کورد شانازی بەبوونی یاکە کورە عێراقیەکان شاناز ناچارن و بە دەنگی زوڵاڵەوەوارەکەن شانازی بە کوردەوەکەن کە ئاکامیان بۆ ناردوو یعنی بە بۆنەی ئاکامەوانێ هەمیشە ناوی کوردەیەننەوانێ کاگەر ڕقی و حەسوودێکی شانە بێ بەرامبەر بە کورد ئێستا لەبەر خاتری ئاکام لەبەر ئەو هەیبەتەی ئاکام لە بژاردە عێراقا دروستی کردووە زۆر بە شانازی و ناوی کوردێن و باسیەکەن ئەقڵیەتی ئاکام زۆر لە پێشە لە دوانێکی کاپتن سەرنگ موحسینم بینی کە داوایەوەیە کە ئاکام بریکارێک بێ بەخۆی من خۆشمان پێش دوای یارەکە یەکسەر پۆستم کرد ئێستا ئەوەی من چاوەڕێیم ئەوەی ئاکام لە لیڤڵێکی باڵای تۆپی پێ لەسەر ئاسی گیانی یاری بکە چونکە کۆمەڵی خاڵتان با پێ بڵم کە زۆر زۆر گرنگ بوو لە ئاکام ئەو با بۆم باسکردن باسی جەری و خۆگونجان نۆم شتانە ئەزانن چییە؟ یاریزانی عێراق بە تایبەت یاریزانی عێراق و خولی عێراق بێمانە لە تۆپی هەوایی ئاشکست نێنێ بەڕاستی ئەمە شتێکی قوبوڵ نەکراوە بەو گیانە جەنگاوەری یاریکە شتێکی قوبوڵ نەکراوە قاچێکی جوانی یاریکردن بۆ شتە قوبوڵ نەکراوە قاچێکی جوانی تۆپگۆڕی قاچێکی جوانی تۆپلەیان بۆ گۆڵ توانایەکی باش لە ڕۆشتن بە تۆپ بوو یعنی ئەمە هەموو مواسەفاتەکانی یاریزانە لە ئاکامە وجودی بۆیە یعنی بەجددی من ڕاستە نیگەران بووم بە سەرنەکەوتنی تاڵە بەس بڕوا بکەن ینی سوێنتان بۆ خۆم لەوەی کە عێراق وهروە ئەو ئاستە بەرزەی ئاکام پێشکەشی کرد بڕوا بکەن هەموو شتێکی ئیتاڵیای بیر بردنەوە عێراق چیەکە لە مۆندیالە و چیەکە لە من گرنگ نییە ئەوی بۆ من گرنگە ئاکام دەرکەوێت لە مۆندیالە چوار حاڵەتی باش لە یارەکانە دەرکەوێت بەرامبەر بە هاڵاند باشی دەرکەوێت بەرامبەر بە مپاپیەوەوان وەکو ئاسی تاکی خۆی بە باشی دەرکەوێت ئەو یاریەجەری ئەم بۆ بکە کیفایەتە بۆی کە بچێتە پێگەیەکی گەورەتری یاریکە وەجارێکی تریش کۆتا خەڵکە دەمێ باسیکەم لەسەر چیە تکایە مەبە بە پرۆفیسۆری جیاکاری لە باسکردن لە پاڵاوتنەکان چونکە ئەم شتە بە داتا و ئامار و بە زانیاری یەکری باشە تۆ 54 هەڵبژاردە 16 هەڵبژاردە بگاتە مۆندیال یعنی تۆ بەلانی کەمەوە ینی ئانیێگە حسێبیکی تۆ ڕێژەی لە 135 وڵاتەکان ئەگاتە مۆندیال بەڵام لەم لاوانێ لە 10 هەڵبژاردە تۆ حەوت بلیتە هەیە لە 170 هەڵبژاردەکان ئەگەری بەشداریکردنیان هەیە لە مۆندیال و لە کاتێکە یاری زۆرتریش لە بەردەمدا چونکە لەمای ڕابردوو زۆرم جیاکاریەکراوە یعنی ئەم قسەیەکەم ڕەنگە زۆرێک پێیان ناخۆش بێ بەڵام ئەیکەم ئەگەر ئیتالیا لە هەر سێ پاڵاوتنەکانی ڕابردووە لە پاڵاوتنەکانی شوێنی ئەمریکای باشووری کردە بۆیە بوویەکێ لە بلیتەکان ببڕێ بۆیە لە بلیتەکان ببڕێ چونکە ئێمە دەزانین هێز و قووەت و هەڵبژاردەکانی ئەمریکای باشوور بەڕاستی لە ئەرجەنتینە سام و هەیبەت و مشتی ئەم دوو هەڵبژاردەیە ئەوەشی کە ئەیخۆن ئەم پلەیان بۆ زیاکراوە بۆ بۆنی هێزی ئەرجەنتین و بەرازیل و ئۆروگوایش کە لە سەردەمی 1930 بۆ 1950 دەستکەوتیە ناو یعنی هەڵبژاردەکانی کۆلۆمبیا و پاراگوای و ئۆروگوای و شیلی و ئەمە یعنی ئۆروگوایش لە حەدێ پۆلیڤیا و شیلی و فەنزوێلاوەمانە هێز و قووەتی ئەرجەنتین و بەرازیل ئەیخۆنە و بەرهەمەیەکە ئیخۆن بەشداری مۆندیالەکانەکەن ئەو بەرهەمەیە کە دانیشتون ئەم هەموو بلیتیان بۆ خۆیان مسۆگەت کردو بۆیە بە بڕوای منە بێ بلیتەکانی پاڵاوتن و بلیتەکانی هەڵبژاردەکان بۆ گەشتن بە مۆندیال ئەبێت بە پێوەری شیاوی هێزی هەڵبژاردەکان و دەرەنجام هەڵبژاردەکان لە مۆندیالەکانە پێ چونکە ناکرێت تۆ هێز و توانای دوو هەڵبژاردە 5 هەڵبژاردەی تر لێ بخوا بەڵام لەولا هێز و توانای 6 هەڵبژاردە نەتوان سوودی لێ